ئەو کاتتان باش ئەوڕۆ دوو تەلەفۆنم کرد یەک لە بۆ سەرۆکی زانکۆی ڕاپەڕینگویان و پۆستیان بەشی بە گەندەڵی بەڕێوە بردێ تەلەفۆنم بۆ کرد فەرموو دکتۆرە پەیمان قسەم کرد وتی فەرموو چی گوتم وەڵە بابەتەکەی وتی فەرموو تتەنکە هەیە ئەگەر پێویستکەی دکتۆرە پەیمانیشتا وەڵا گوتم دەبێن نۆ پۆستەکەوا بۆچی نەخۆشم لە خەستەخانەی تر نازانم بەڕاستی ئەگە نەخۆش بی یانی حەقە چێڕەوای خۆی چی بەس بە من دەڵێ فەرموو پێشم گوت ئەدۆ دەرێ فەرموو ئەتر گوتی نەخۆشم لە خەستەخانەیم ئەو ئجرا ئەوە ڕوونکردنەوەماندایم نازانم بەهەرحاڵ ئەمە ژوستمان ینی مامۆستا و خەڵکی زانکۆی بە منیان گوتیە گەندەڵی تێدا کرایە نۆ پۆست بە گەندەڵی پڕ کرایەوە بەبێ ئەو ئەوامرانەی ئەو بڕیارانەی کە لە داواکاری گشتیاتێ دووەم پەیوەندی تەلەفۆنیمان لەگەر یعنی ئەمە زۆرم حەز لێ لەو کۆنە باسییانە کە تەشخەڵیان پێ بکری و تێنەگەن ژیان ئەوڕۆ هەر ئیوانە تاوان بەڕێوبەری ئاسایشی کۆنی سمێر ئامێدی و جێگیری بەڕێوبەری ئاسایشی دهۆک کە ئێستا بەڕێوبەری ئاسایشی سۆرانە کۆنە بەعسی بووە ڕەفیق حزبی تعادل تەڵەبە بوونە بەعسەکان لە ساڵ ڕۆژی سەدام حوسێن بە پێیان چتە بەغدایە بە پێ چیتە بەغدایە و لە تەلەڤیزۆنی شەبابیش بڵاو کرایەوە ئێستا ئەو مجریمە ئەزیەتی زیندانیان و خەڵکی نیشتیمان پەروەری باکوور کوردانی باکوور ئەو هەواڵانەی باکوور کە جیرێنیان تۆمەتیان دەیان لەسەر دەدرێتن جەماعەتی قەندیلی زاهیدەن ئەو زیندانیانەی شیرازێ و کە لە ئامێدی لە ئاسایشی ئامێدی ئەوانە ئەزیەتیان دەدەن ئەوانە بۆیە من تەلەفۆنم کرد بە سەد نەوعی بیگرم حەزم لێیە لەگەر ئەمە جیلی قوربانی بەردەستی بەعسین ئەزانین ئەو بەعسیانە ئەو ڕەفیق حزبیانە چ بوون لەو سەردەمی و خەڵک چۆن دەژیا بۆیە لە بیرمان ناچی سوبحی حەجی نێروەیی سوبحی حەجی نێروەیی هەندێک لەمە ڕەفیق حزبیش بووە گرنگ ئەوە ئێستا ئەزیەتی ئەو خەڵکە تێکەوە شەر و ئازادی خوازان لەم تجارەتی چەک لەگە برادرانی قەندیل دەکا لە پشتەوە لەولاش خەڵکی هەواداریوانی دەگری و ئەزیەت دەدا ئی نەفتی کردیە نازان بە پێی ئەو زانیاریانەیە بەدەست ئێمە گەشتە لە کەسانی نزیکی خۆیەوە ئەو زانیارە وردانە لە زۆر هاتیەوە مەسەڵەن شتا بەعسی بوونەکەی لام گرنگ بوو ئەگەر جوابیشی بدا باش کەم ئەوە دەکرد بابی شامر سریە بووە لە فەوزی محەممەد کەلحێ محەممەد کەلحێ بەهەرحاڵ تەلەفۆنم بۆ کرد بزانن چۆن هەڵدێ لەم چاتەکی زۆر چاتم نەگە کردیە بە تەلەفۆنی ئەولا هەوڵم زۆردا بیگرم ناگیرێن براکەم ناگیرێن هەر یەکە ڕۆحی چووە بڕوا بکە لە بە ئەوە نییە هیچ بەرپرسەک نییە بوێری بڕن تاقیکەنەوە بە ڕەقەمی حتا بە ڕەقەمی کوردستانیشە بۆیان بکەن بە وەتسئاپی کوردستان بزان چەندیان دەوێرن جواب دەنەوە چەندجار دەرن ئەلەو قەپات دەکەن یەک نەخۆشە یەک لە تازەیە یەک نازانم لە دەرێ لە ناو ترافیکیە هەزار یەک درۆ دەرەستە دەکەن هەمووش ترسە لەوە لە بەرەوەی باگراوندیان خراپە هاوڕێیان 2000 تەلەفۆنم نۆ کردێت تەماشایکەن هەتا دەیانگری بە قسە خۆشەکات چی من ئەوت کاک سوبحی چۆنی جێب باش کاک سوبحی باش کاک سوبحی قەپات دەکەم بۆ یەکەمەوە بە تەریقەی کە سەعاتێتە چۆنە تەلەفۆنشمان دەگۆڕین بەس نەمان ناسنەوە کاک سوبحی تو بەڕێوەبەری ئاسایشە سۆرانی وەنیا کۆ لەگەم نەو تیوەی مشکم زۆر دەکا بۆی دەکەینەوە تا ئەنت پەیامێکی دەنجیمان لۆ بەزیێشی براو کولەکە دوو تەلەفۆنی ئاسایشش گەورە و براو بە دوو تەلەفۆنی ئەوە چاوەکەی من سیارێکمانە بوو وەڵڵاهی نازانم یعنی چۆن من باشە تو لە عمری گەنجی ڕاستە تو بەعسی بووی و یعنی بە پێیان دەدهۆگرات چێ بەغدایە لە ڕۆژە ئیدمیلادی سەدامی لە هۆڵی لە تەلەڤیزۆنی شەباوی شوشاندا جەناب ئێستاکە بەڕێوەبەری ئاسایشی سۆرانی و ئەزیەتی خەڵک دەدەی تا هەموو
زیندانیان نشرات زێت ئەتو دەورێکی باڵاتە وەرە تەعزیب دانیا خەڵکێکی زۆر دەگری ئێبراکەم کو دەکرێت کۆنە باسێکەوە ئەزێتی خەڵکتدا خەنە حەقت نییە کە تەلەفۆن دادەخەوی دەترسی لەبەر ئەوی باگراوندێکی خراپت هەیە و ئەزیەتی خەڵک دەدەی چاوەکەی من ئۆزانی دنیا هەر پارتیە ژیان هەر ئەو دوو ڕۆژەیە و ئەو مێژوەت لە بیر دەستەوە هەر گوتم با بزانی یعنی